ئەو نییە چارەنووسی دیار نییە نەخێر چارەنووسی ئەم نوع فێڵانە لە سنتەری میترۆ ناکرێت ئەو شتانەی کە ئێوە گیراوە ئەڕۆن دە 12 دەستگات تحقیقی تیاکە بزانێت چییە و هەرچێ فلاشتان نازانم ئەی کاتەوە و سێری نامەکانی خەڵکەکەن و سێری ڕسمەکانەکەن و سێری مکالەماتەکانەکەن و سێری بەسمە سەوتەکانتانەکەن و سێری ئەوانەکەن تا بزانن شتێکتان لەسەر بگرن ئەجینا هەر لە بەردەمیان لەسەر بزانە مفاوزێکی ئاسایی زانزابتێکی ئاسایش شتەکانتانی لای خەریکێتی کەی سەدراوە پێی بەڵام بڵێ یانی چێ بۆ ئاسایش و پۆلیس دزن شتەکەیان بردووە بەم مایکەی بردووە بۆ نەیەتەوە یعنی خۆ دیارە تۆ لە بەرچاو خەڵک بردووتە یعنی جێڵی لای من نییە و هینی ونە دوایەوە هەر بۆ سمعی ئاسایش و پۆلیس جوان نییە بە من بڵێ بڵێ وڵا تۆ مەفرەزەیەکت بردوێتی دوای بڵێ وڵا مەسیری دیار نییە ئەی بە شتێنەوە گەورەتر بکەێتە دەستیان چی لەکەناو کەواتە من هیچ چینێک ناڵێم بڵێم شتێکی خراپ و ئاسایش دزایان شتێ بەڵام ئەمە جوان نییە بۆ خۆیان هین بێوادن یعنی ئاسایشوانە بێواد بوون لەگەڵمان چونکە پیان وتنوتین بیان نەرەوە نیشتوانینەوە نیان ناوتەوە ئێوە وازانم کامێرا و ئەمە دوو کامێرا و دوو وڵی سویچی سیارە و باجی خۆشنامەوە دەی فەرموو ئاسایشی سلێمانی ئەمڕۆ نەهاتوون بۆ کۆنگرەکەی ئەمە بۆ مؤتەمەرە سەحافیەکەی ئێمە فەرموو ئەوە ڕۆژ نیوز ئەڵێ کامیرەمان گیراوە نایەنەوە ئەڵێ پارتی کامیرە گیراوە چیتر ئەڵێ مۆبایل گیراوە دەی من بانگەوازەکەم ئەو کەلوپەرانیان بۆ بگەڕێنەوە بۆ چیتانە ئیشی جیتان بێ کامیرەتان نییە